بینەرانی خۆشەویستی کەناڵی سلێمانی ئەم کاتتان باش بێژوان حەمیدم لە بەرنمەیەکی نوێی ئێواری سلێمانیە پێتان شادەمەوە. بەرنمەی ئەم جاری ئێواری سلێمانی تایبەت کردووە بە کایی هونەرەوە. میوانداری کەسێکم کردووە کە لە زۆربەی کایەکانی هونەردا کاری کردووە، یەک لەوانە شاعر نووسینە، کاری شانۆیە، نواندنە لە سینەماکاندا. میوانداری کە هاوکار ئاسۆم کردووە. بەخێر بێ کاکا خسرۆ. بەخێر بێ سەر چاوەکانم. هەبووە بزانم لە ڕێگاتە بۆ ئێرەش تووشی هین ببووی ڕدایەکی چ ببووی یاخۆ سیارەکەت گرفتێک بوو لە سارەکەت ئینشەڵڵا سەلامەتیە. کاگاسۆ وەکو یەکەم پرسیارم بەڕێزت باسێکی خۆتم بۆ بکەیت لەکەیەکەوە دەستە کردووە بە کاری شاعر نووسین وارووا لەکەیەکەوە چوتە ناو دنیای هونەرەوە. سپاس خاتون گیان، سپاس بۆ ئەم دەرفەتەی کەناڵە جوانەکەی کەناڵی سلێمانی. من بە حکمیەوەی لە خێزانێکی هونەردۆست پەروەردە بووم لە کۆتایەکانی قۆناغی ناوەندی واتە لە دووی ناوەندی کاتە بنەڕەتی نەبوو، دووی ناوەندی بۆ سێی ناوەندی ئێمە بەردەوام نامیلکە شەعر و گۆڤار و شتانی کە ئەو سەردەمە هەبوو ئەمان خوێندەوە. مامەکانم زۆر یارمەتی دەرم بوو، کۆچکردووی باوکم بە هەمان شێوە. ئەمە وای کرد کە من هەر ئەو کاتە لە دنیای نووسینی شەعر و خوێندنەوەی کتێب و بواری هونەریە خۆم ببینەوە. تر ساڵ لە دوای ساڵ هەوڵمەدا شتەکانم بخۆتر بێەوە، جوانتر بێەوە. زۆر جار کاتچمەوە سەر یادگاری و یادەوەری و نووسینەکانی ئەو کاتە جۆرێک دێتەوە بیرم، جۆرێک دێتەوە خەیاڵم کە من لە چێوە دەستم پێکردەوە ئێستاش چۆنم. بەڵام توانم بڵێم کەس نەمتوانی ببم بە ڕقەمێک یا دەربکەوم زیاتر. هەڵبژاردننی قۆناغی خوێندنم بوو کە چوون بۆ زانستی بە حکومی قورسی دەرسەکان، قورسی وانەکان و دۆخی توانم بڵم دۆخی ناخۆشی ئەو کاتە تۆ پیشەیەکی جیاوازت هەیە بەڵام لەگەڵ یەکاری هونەریشتەکەی؟ بەڵێ ینی تۆ گەر بتوێت خولیای بەشێکی بەشە تۆبیەکانە هەبێ هەر بەشێکی ترە هەبێت تۆ بێ ڕێڕێوی خوێندنت لە ئامادەیەوە بگۆڕیت. ئێستاش هەر قۆناغی ئامادەی هەیە. ترەوە بچوون بە بەشی زانستی ئەمە توانم بڵێم بە حکمی قورسی وانەکان لە خوێندنەوە لە نووسین لەم شتانە داوەڕی کردم تا قۆناغی گەیشتن بە پەیمانگە. لە پەیمانگە جارێکی تر سەرباریەوەی کە بوارێکی توبی بوو بە قسمەتی من، بەڵام بەردەوام بووم لە نووسین، بەردەوام بووم لە کار و چالاکی لە بەشداریکردن لە ڤیستیڤاڵ و کۆڕی شاری و کۆمەڵێ. بێگومان کاری هونەری بە جۆرێکە کە نەک لە بواری پزیشکە لە هەر بوارێکی ترائشکی ئەتوانی کاتە فەراغەکانە بەرهەمی جوانی لێ بەرهەمبیێنی بە تایبەتی و کەسانێکەوە ئەو خولیایان هەیە ئەو هونەریان تێدایە. بەڕێزت لە تاقیگە کارەکەی کاتە بۆ جۆریکە؟ بەڵێ من ساڵی 2006 خوێندم تەواو کرد ئەو وەکو یاریدەدەری تاقیگە چەند ساڵێ خۆبەخشانە کارم کرد کە ئەو کاتە خۆبەخشی کە ئێستا بووە بە خولیا بە حکومیەوەی دامەزراندن نییە. من ئەو کاتە کە دامەزراندن هەبوو بەڵام بە پێی میلاکار بە پێی وەزیفە ئەوە بوو کە وەکو خۆبەخشیشم کرد تا لە 2009 لە ساڵی 2009 لە نەخۆشخانەی لە نەخۆشخانەکانی شۆڕش کارمەندم تا ئەم دەقەیە ئێستا. هەر لە شستاق بێت کاتە فرسەتە هەنێ پرسایی تەندروستیشی لێکەین بەڵام دواتر. کاک هاوکار تۆ بێجگە لە شەعر چیتر ئەنووسیت؟ دەستت کردووە بە نووسینی بەخشان، ڕۆمان، ئەم شتانەش ئەنووسیت دوایە؟ ئەتوانم بڵێم زیاتر شەعرم نووسیەوە، بەڵام لە ناو نووسینی چیرۆکی شاوە، نووسینی ڕۆماناوە، نووسینی دەق و پەخشانە شارەکان یا قەسیدەیە خۆم بینیوێتەوە. چونکە بەگشتی خۆم تەرخان نەکردەوە بەوەی کە لە ناو یەکێ لەوانەی کە بە ڕێبەر و مامۆستای خۆمیان دەزانم خۆمیان تیادا بدۆزمەوە و کۆپیێکی ئەوان بم. یعنی مەسەلەن من لە خوێندنەوەی قەسیدەکانە زۆر خولیای خوێندنەوەی شارەکانی یان قەسیدەکانی کۆچ کرد و مامۆستا شێرکۆ بێکەس بووم. لە هەمان کاتە چەند نامیلکەیەکی کە ئەو کاتە نامیلکە بوو نەکرابوو بە کتابێکی کۆکراوی بەرهەمەکانی ئەوەکو دیوان هی مامۆستا
عەبدوڵڵا پەشێو. ئیتر ئەمانە وان لە من کرد کە زۆربەی کات من لە شەعردا پەرە بە نووسینی خۆم بدەم، بەڵام حەزێکی زۆریشم بۆ ڕۆمان و بۆ ئەو دەقانە هەیە کە گرەی تێدایە. بە نمونە یەکەم بابەت کە لە ژیانی مندا کاریگەری لەسرم دروست کرد خوێندنەوەی ڕۆمانی گەلە گورگ بوو، کەوا خۆم دەبینیەوە من لە خوێندنەوەی بەسەراتی هەرێکێکیانە یەکێ بم لەو کارەکتەرانە ئەدای ئیشەکەی خۆیانەکەن لە بەنووسین نەک بە نواندن. ئیترم وای کرد کە خۆم دابڕ نەکەم لەم شتانە، توانم بڵێم ژیانی تایبەتی خۆم کۆمەڵێ لەم شتانی وەکو بەسەرهات تێدا بوو بۆ من، بۆیە بۆ ئەوی بن نەوێتەوە بنووسرێتەوە، هەرچەنە ئەو کاتە نیازی ئەوەم هەبوو چاپیان بکەم، بەڵام واری ئەوەم نەبوو کە بتوانم چاپیان بکەم و بۆ هیواین لە داهاتوە بتوانین. باش بۆ پێی کە ئەڵێیت من خۆت سەرسامی شارەکانی شاعری گەورە عەبدوڵڵا پەشێو و شێرکۆ بێکەس بوویت، ڕەنگە شارەکانیش زیاتر بچێتەوە سەر شارەکانی ئەوان. ئەتوانین بەرهەمێکی خۆتان پێش بکەیت؟ بەسەر چاو، بەڵام پێشەوەی شارەکە بخوێنمەوە. ئێمە شاعیرانی پێش ئەوان مەسەلەن خانیە، نالیە، حەمدیە، ماویە، ئەتر دیتە ساڵانی دواتر مامۆستا ئەحمەد هەردیە پیرەمێردا، ئەمانە زیاتر شعرەکانیان دووبەیتی بووە، ستایلێکی جیاوازتر لە نووسین وەکو ئەوەی مامۆستا عەبدوڵڵا پەشێو و جیاوازتر لەوەی مامۆستا عەبدوڵڵا پەشێو. ئەبینی تۆ وەکو خوێنەرێکی شەعر ئەگەر خولیای شەعری شت نەبێ، ئەوە نە تامەزرۆی کتابێکی مامۆستا فەرەیدون عەبدولبەرزنجی بخوێنیتەوە، ئەوە نە تامەزرۆی کە مەسەلەن بۆ ئەو کاتەوە تا مەسەلەن لە بیدایەتی 2000ەکانە تا دوای پرۆسەی ئازادی عێراق، ینی ڕەنسەنگاویمان هەبوو، مامۆستا ئیسماعیل محەممەدمان هەبوو کە ئەمانە ستایلێکی جیاواز دایانووسی، وای کرد کۆمەڵێ کەسایەتی تریش، کۆمەڵێ دەنگی تریش، کۆمەڵێ قەڵەمی تریش کارابن، ینی مەسەلەن ئەمە مامۆستا ئەحمەد محەممەدە، ئەمە دلێر محەممەدە، ئەمە مەسەلەن زۆر شاعیری دیکە هەن کە ئێستا ناویانم لە خیاڵ نییە کە تێکستەکانیان کراون بە گۆرانی، ئەمانە کاریگەریان لەسەر من هەبووە. یەکێ لەو شارانەی کە من پێم باشە بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەران و بیسەرانی بخوێنمەوە، توانم بڵێم تێکەڵکێشێکە لە ینی ڕەبتی بە بواری تۆبیەکەشەوە هەیە، بەڵام وەکو چی شارەکە ناوی ژوانی پێرەیە. باشە، ژوانی پێرەیە. دوێنێ لە لای دکتۆرێ بووم بۆ هێڵکاری دڵچوومە لای، دوێنێ لە لای دکتۆرێ بووم بۆ هێڵکاری دڵچوومە لای، کاتژمێرێ چاوەڕوان بووم دکتۆر وتی سەیرە بەخوای، کەمێکی پێچ و پێیوتم یا تۆ دڵت لە ناو جەستەتانە ماوە یانەوە تا ئامێرەکەی من تێکچووە، ئیدی ئەوستا تێگەیشتم ژوانی پێرە دڵم لای تۆ لەبیر چووە. جامە هەروەکو معلوماتێکیش ئەم جیهازەی کە پیاوانەی دڵی پێکرێت بۆکو سەخت وەکو فشاری دڵ، جیهازی ECG پێڵن. ئەتر لێرە ڕێز و حورمەتم بۆ هەردوو مامۆستایان، مامۆستا هیوا و مامۆستا سەردار کە لە کۆڕێکی شەعریە ینی پێشەوەی دەست پێ بکەم، مامۆستا سەردار لە ناو ئامادەبووانەوە کە بە شانازیەوە تۆ مامۆستایەکی پێی مانگاکەی خۆ لە کۆڕی شعریەکە تا ئامادە بێ، وتی یەکەم شعری ECG-کە بخێنەوە. من ئەم هینەی کە پیاوانە دەستەکانە خۆش بێ، هەم خۆش بووم سەرنجڕاکێشیشە. باشە، مادەم چونە بواری تۆبیەکەەوە بە هەنێ پرسیاریشی لێ بکەم وەکوتن دەرفەدا ئەم پەتایی کە لەم دواییانە بڵاو بووە بە حکومەوەی تۆ لە تاقیەکەیا بوویت و زیاترینی تێستەکان ئەهاتەوە، ئەنجامی تێستەکان ئەهاتەوە بەردەمی ئێوە، هۆکارەکانی چی بوون؟ خۆی ئەمە وتەیەکمان هەیە ئاڵێت خۆپاراستن لە چارەسەرکردن باشتر، ڕەحمەتێ لێ بێ، خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. کاتێک تۆ خۆت ناپارێزی کۆمەڵی هۆکار هەیە کەم تەرخەمیە، تر کەم تەرخەمیەکە لەسەر ئاستی تاک بێت یا لەسەر ئاستی گشتی کۆمەڵگا بێت.
ئەمەی کە ناویاننا ئیتر بە هەر دیوێکاوێ ناویان لێنا پەتای کۆلێرا بەداخەوە کە بەنسبەت منێکی کادری توبیەوە بەلامەوە قورستر بوو لە پەتای کۆرۆنا. ئەبینین زۆربەی ئەوانەی کە تۆشی ئەو پەتایەوە نتوانین بڵین پەتایەک بوو لە ئەنجامی کۆمەڵێشتەوە لەوانەیە هۆکارەکەی IUPs بۆ بێ کە ئێمە ئەم قسەیە نەبێتە تەشهیر بۆ هیچ دایانێک بۆ هیچ کاسبکارێک ئەکرێ ئەو کاسبکارانەی کە ئاو ئەفرۆشن یا ئاو ئەگێڕن بە ماڵەکانەی تر بە پارە بێ یا بە فری بێ ئەکرێ ئاوکە پاک نەبوو بێ ئەکرێ سەوزە و میوەی پاک نەفرۆشرا بێ ئەکرێ کۆمەڵە دوکانی یان کۆمەڵە فرۆشیاری فاستفود ئەمە هۆکارەکەی بوو بێ بەداخەوە لە وڵاتەیە تەشخیص هەیە بەڵام دەرئەنجام و نەتیجەی کۆتایی شتەکان ناکرێت ئایا ئەم قەستە یان نەگەیشتوێتە ئەم توانایە نازانم بەڵام من ئەوە ناڵێم ئەگەر کۆلێرا وایە ئەگەر کۆلێراش بوو بێ سپاس بەخوا کە زوو کۆنتڕۆڵ کرا بەڵام ئەگەر کۆلێرا وایە ئەو شێوەیەوە بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرا ڕاستە پەتایەکی قورس بوو زۆربەی ئایلەکانی گرتەوە بە تایبەتی مناڵ بەڵام سپاس بەخوا کە ئەوانەی توش نەبوون دیسان سپاس بەخوا کە ئەمانەی کە تیان پەڕان و ئێمە بە کەمترین زیان لێی هاتینێتەرەوە. سپاس بەخوای وادارشم چاک ئەوەندە هۆشیار بێکەوە خواردنی پاک نەبێ نەیخوات چکە زۆربەی ئەو نەخۆشانێکەوە توشمانە بێت بە هۆکاری خواردنی پیست و خواردنی دەرەوە و ئاوی پیست و بە تایبەتی کە هاوینان پلەی گەرما بەم جۆری ئێستا بەرز دەبێتەوەوانە پێویستە ئاگاداری خۆمان بین. زۆر باشە کاکاوکار بینەوە سەر بابەت هەونەرەکەی خۆمان چۆن کاتەکانی خۆتە تەرخان کردەوە بەکاری هوەری بە حکومەوەی تۆ پیشەیەکی تر هەیە ڕەنگە دوو لەسەر سەی کاتەکانی ڕۆژەکەت ببە چۆن کاتی خۆ تەرخان کردووە بۆ کاری هوەری و لە چ کاتێک کاتۆ بەرهەمەکانت دەنووسی؟ منەمەوێ جوابە بە شوپاندن یەکیان نمونەهێنانەوەیەک لەسەر هەستی خۆشەویستی ئەبینێ و دوو گەنجێک کە لە بیداتە عاشقی یەکترین هیچ ئیشێکیان نییە تاکەیشیان ئەوەیە کە هەستی خۆشەویستی بۆ یەکتری دەرەبڕن کاتێک کە نێتێکی پاکیان هەیە و ئەگەن بە یەک ئەبینی هەردوو لا لۆمە یەکتری یەکەن لەسەرەوەی کە ئەڵێ وەکو جاران گرنگیم پێنایە ئەبینی بەڵێ زیاتر لە جاران یەکتریان خۆشەیە بەڵام کاتی خۆشەویستیان کەم بێتەوە منەوە کاتێک کە من هیچ ئیشوکارێکی ئەو تۆم نەبوو پیشەی پزیشکێکە نەبوو بە ئیشی سەرەکی خۆم زۆربەی کاتم با خوێندنەوە و بە نووسین و بە سیرکردنی ئەفلام و کۆمەڵێ لەم شتانە بەسەرەبرد لەگەڵ متابعکردنی بواری تۆپی پێ و یان خۆم کە لە زووە یاری تۆپی پێم کردووە یعنی بەو شێوەیە بووە بەڵام دواتر شتەکە بۆ من گۆڕا یعنی ئەوەی کە تۆ بێت دوای زەواج شتێکەیە پێڵێن ئیلتیزاماتی ئایلی و بژێوی ژیان کە ئەمە مەسەلەن بە تایبەتی لە دوای ساڵی 2010ەوە کە هاتم بۆ سلێمانی هیچ کاتێکم نەماوە بۆ نووسین چکە بەیانیان لەداوام بووم دوانی گۆڕیان لە دەرەوە لە مختبەرێکە ئیشم دەکرد ئەگەر قوتابخانە ئیلتیزاماتی مناڵەکان هەبوایە ئەوایە مەسەلەن لە گرنگی بە ئەوانی بێ کاتیان بۆ تەرخان بکەیت لەوەی کاین بێت کاتێکی زۆر کەم ئەمایەوە بۆ نووسین بۆ من بەڵام لە کاتێکە پێشتر جار هەبوو من لە ڕۆژێکە 10 بۆ 15 لاپەڕی ئەیفۆڕم خستۆتە سەر نووسینەکانی خۆم یعنی نەک لە شعرانە چونکە شتی زۆر و بەردایی من بە تایبەتی لە شعراجی هەدەفی خۆی ناپێکی خۆی ناپێکێ بەڵام لە نووسینی کورتە ڕۆمان و ئەمانەیە من لە شتم خستۆتە سەر هەکبەی نووسینەکانی خۆم بەڵام ئێستا ناتوانم بڵێم ئێستا لەم کاتێ ئێستاە مدەی زیاتر لە چەند مانگێکە جگە لە چەند تێکستێکی کەم هیچم نەنووسیوە بەڵام لە کۆتایی شەهر بەردەوام بەڵێ بەردەوامم چونکە ئەمە شتێکە لەگەڵ خوێنمان تێکەڵوە ینی ئەتوانم بڵێم زیاتر کە من ئەو بارە تۆپیم هەڵبژات بۆ هۆکارەکە بژێوی ژیان بوو ئەگینا من ئێستاش خولیای ئەوەم هەبووە کە مەسەلەن ڕۆژێ لە ڕۆژان من دەرکەوتنێکم هەبێت سەبارەت بە چونکە بە تایبەتی لە ئێستاە بینی
ئێمە لە وڵامی پرسیارەکەی پێشووترا تا کوێ هاتین تاوەی کە مەسەلەن مامۆستا فەرێدین عەبدولبەرزنجی و ئیسماعیل محەممەد و ڕەنجسەنگاوی ئێستا دنیایەکی ورتر یان بڵێن دنیای دیدیەکی زیاتر هاتووە بۆ خوێنەر و بۆ گوێگر و بۆ نووسەر و بۆ شاعیر بۆ هەموو بوارەکان تا پێش دەرکەوتنی سۆشیال میدیا بە تایبەتی فەیسبوک گەورەترین دەستکەوتی شاعیرێک یا شەعرنووسێک هەڵبەت ئەوانەی کە لە بیدایە تا دەرەکەوتن کۆڕێکی شەعری بڵاوکردنەوەی کتێبێک بڵاوکردنەوەی نامیلکەیەک یان مقابلەیەکی یان چاوپێکەوتنیی ڕادیۆیی بوو بەڵام ئێستا تۆ تێکستێکە خوێنیتەوە لە سۆشیال میدیاداێنێ کاتی ئەزانی کراوە بە دەقی نووسراوە کاتی ئەزانی مەسەلەن تەلەفۆنت بۆیت بۆەوەی بکرێ بە شاعر بکرێ بە تێکستێک بۆ گۆرانیە ینی بۆ ئاوازێکی بۆ دانرێت ئەنج ئەم جیلەی ئێستا لەوانەیە مەسەلەن ئەمەکە جیلی دوای جیلی ئاڵتونی ئەنی حرمەتم بۆیان بەنسبەت بنەوە کەم نین چونکە ئەوانەوەی داهاتوون ئەبینی لەوانەیە زۆر شاعیر هەیە لە ڕابردوانەی زانێ نەزانێت نەیناسێت بەڵام ئەشێ ئەم شاعیرە تازە دەرکەوتوانەیە ئەوانەی چەند ساڵێکە ئەسپی خۆیان لە سۆشیال میدیایە لە بواری هوەریە تاوداوە بەنمونە ئەمە کاک نەوژین سوۆرانە ئەمە بەڵێن سەنگاویە ئەمە شابەز ئۆزێریە کە ئەمانە ئێستا تێکستەکانیان هەمان ئەو تێکستەیە کە لە دوای بڵێن لە دوای ساڵی 2000ەکانەوە بوو بە شتێکی باو لە نووسینە و پێشم وایە تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بووە ینی تۆ جارێت تێکستێک لەسەر نیشتیمان پەروەری گوێبیستی تێکستێکی شعری دەرباز جەمالە بی ئەڵێ ئەمە لە سەردەمێکان نووسراوە کە هەمومان محتاجی ئەم دێڕە شعریان و ئەم دەقە شعریانە بۆ بین کە ئەمانە ینی زۆر شتی تریش هەیە بەڵام شتێک ڕوویە پێش دەرکەوتنی سۆشیال میدیا یان ڕوونتر بڵێن فەیسبوک لەوانەیە خۆشە بەرچاو کەوتە بێ کتێبی بچووک بڵاو کرایەوە ناوێنرا مۆبایلە شەعر کە ئەمە نە لە دنیای هوەریە جێی خۆی گرت شتەکە بە پارەکردنی ینی بوو بۆ وسیلەیەک بۆ پیاکردنی مەبلەغی پارە بڕێ پارەکە نەک تەنها شاعر ئەو کات لەو کتێبە بچووکانەیە نوکتەشیان بڵاو کردەوە ڕاستەکە جا من مەبەستم ینی شعرێکەیە ئەمە وەستا لەکوێیە وەستا لە دەرکەوتنی یان ئاشنابوونی کۆمەڵگەی کوردی بە لە بیداتە بە فەیسبوک دواتر بە ئینستاگرام و بە ترسناپچات و کۆمەڵی ئەو ئەپلیکیشنانەی کە واڵیان هەیە و تۆ ئەتوانی شتەکانی خۆتی تیادا بڵاوکەیتەوە کە ئێستا توانم بڵێن گەر باسی فەیسبوک بکەیت تۆ بینی شتەکە وەکو بڵاوکردنەوەی واڵیش نەماوە لە ستۆریەکی ئەو ڕۆژەیە ئەوەی کە پێویست بێدایەنێ و هیچی تر باشە کاکەوەکار ئەمەوێت حەزەکەم یانی گوێمان لە بەرهەمێکی تری بێ ئەگەر ئامادە بێ بەسەر چاو خۆش بە ئەم شارەیان دەتوانم بڵێم جیاوازترە لە شارەکانی تروە لە چەندین چاوپێکەوتنی شار خوێندومەتەوە بەڵام ئیتر ئینشاڵڵا تۆ کە ئەگەر پێشتر گوێبیستی بووبی یان ئەگەر ئێستا گوێبیستی بیت یان ئەگەر هەر کەسێک کە گوێبیستی ئەم بەرنامەیان بەرنامەیە بینە گوێبیستی باخۆی حکوم با کە تا چەند ئەم شارەی من جیاوازە لە شارەکانی ترم و لە شارەکانی ئەوانەی کە لە دنیای نووسینە بە تایبەتی لە ئێستاە شارەکە ئەڵێ عاشقی ژمارە ئەمە ناوی شارەکەیە عاشقی ژمارە یەک ماچوو دوو لێ و سێهم خۆشەویستی چوار ژووری دڵ بۆ پێنج هەستم شەشەم ڕۆژی دەوام بوو خۆشەویستی لە حەوتوویەکی عاشقتدا هەشت جار مەستیم بەسەر ناو تاتوێتەوە لە نۆهەمین ژوانی دڵتا تاڵیەکانی کاتژمێر دەم بیر دێتەوە یانزە خەم و دوانزە نیگا وەکو سیانزە هات و بەختی ناوچاوان بوو
لە ڕوخساری مانگی 14 15 مانگت بەڵێندان بوو کەچی ئەو هەموو عاشقەی تۆ 16 ڕۆژخۆشی تێپەڕان 17 پەڕ بوو گوڵی عاشقم نەفامی تۆ هەڵی وەران. دەسەکانە خۆش بە ئەم ژمارانە هەرێکەوەی پامێکی خۆی لە پشتەوەی یان هەرێکی پامێکی خۆی بەڵام بۆ شێوەیە من داڕشتم بۆ کرد ئەبینی مثلەن لەسەرم شارە پرسیارم لێکرێ ینی هۆکار چیە مەسەلەن تۆ ئەڵەی 11 خەم و 12 نیگە ئەبینی دائیمەن تۆ کە من شەرت نییە مەسەلەن هەر عاشق بێ بۆ بەرامبەرەکەت ینی دائیمەن تۆ یەکەم نیگا پێش خەمەکە دەکەوێت شتێکتانەی بینی خەمی لێ ناخۆیت ئەگەر خەمێک بێت ینی هەر بۆ یەکە مەسەلەن ئەڵێ 11 خەم و 12 نیگە یان مەسەلەن بابەتی کە ئەڵێ شەشەم ڕۆژی داوام مەبەست لی پێنجشەممەیە کە عادەتەن شەشەم ڕۆژی داوامەکەوێتە ڕۆژی پێنجشەمەوە ئەمە ئەتر ئەوانەی تریش بە هەمان شێوە مەسەلەن تۆ شتێکت بەلاوە جوانە بە بانگی 14 دێشوپێنی ینی زۆر جار لە هەتا لە فیلمەکانی شابینی ومانە ئەوەی کە یەکێک ئەوێ لە ناو چانسی خۆی بە هەڵوەراندنی پەڕەکانی گوڵێک تاقی بکاتەوە ئەبینێ ئەخیرەن ڕقەمی گوڵەکە تاک دەرەچێ منیش مەسەلەن ژمارە 17 لەوایە بەکارهێناوە کە ئەمە مەفهومی پشتی ئەم تێکستە شعرەی من دەسەکانە خۆش بە کاکاوکار ئەمەوێ بینە سەر بوارەکانی دیکە تۆ بێژگە لە بواری نووسین و شەعر لە کاری نواندنیشە بەشداریت کردووە و لە شانۆیا بەشداریت کردووە ئەو فیلمانە یاخود فیلمی سینەمایش پێم وابێ بەشداری کردووە ئەتوانی بۆمان باسکەیت لە چ فیلمێکایە لە چ شانۆیەکە بەشداریت کردووە پێش باسکردنی فیلمەکە من لە قۆناغی ئامادەیی پۆلی کاتە 6 زانستی کێستا کاتە پۆلی 12 خولیام لەو پێشتریش خولیام هەبوو بۆ شانۆیی بۆیشی شانۆی بەڵام دەرفەتی ئیشێکی شانۆییمان پێدرا و کاتە لە شارۆچکەی حاجیاوا بووین لەوێ کاری شانۆگەریەکەمان کرد شتێکی کۆمیدی بووە توانین بڵێن جێی دڵخۆشی بۆ ئەو کاتە و دوای ئەوە لە پەیمانگا هەم قۆناغی یەکەمی پەیمانگا هەم قۆناغی دووهەمی پەیمانگا لە هەردوو قۆناغەکە ئێمە کۆمەڵی کاری کۆمیدیمان کرد بە تایبەتی لە ئاهەنگی یەکتر ناسینی گشتی کە ئەمە ساڵانە و کاتە ڕێگەخرا بۆ هەموو بەشەکانی پەیمانگاکە و گروپێکی هونەریمان دروست کرد لە پەیمانگا ئەمە ئەتوانم بڵێم هاتنە ناوەی دنیای من بوو بۆ نواندن خاستن لەسەر شانۆ ئێستا تۆ بکە لە فیلمێکە بەشداریەکەی لە کورتە فیلمێکە بەشداریەکەی لەکوێ حیوارەکەت هەڵە بوو دووبارەکرێتەوە بەڵام شانۆ شتێکی جیاوازترە گیانی ئەمە وای کرد کە من خۆمی تیادا ببینمەوە بەڵام ناتوانم بڵێم 100% تایدا سەرکەوتۆ بووم چونکە ئەمە بێ ئەم کەسانە حکوم بن کە وەکچۆن شارەکانە کەسێک کە گوێویستی شارەکانە بێ ئەو بە حکوم با تا چەند ئەندازەی شارەکانم بەهێزن یا بێهێزن لە نواندنەکەشا بە هەماشەوە دوایەوە کە هاتم بۆ ئێران شوێنی شەجێبوونم گۆڕی بۆ سلێمانی و ئاشنایەتیم بۆ کۆمەڵی دۆست و ئازیز بە تایبەتی کاک ڕێبوار و تێکەڵاوی گروپی هونەری خێزان بووم کە ئەو کاتە تیمێک من دواتر کردمان بە گروپ کە سەدان ئەکتەر بە شێوەیەکی خۆبەخش لە ناو گروپەکان ئەتر یەکەمیشم لەگەڵ کاک ڕێبوارە وەکو ئەزمموی بەردەم کامێرا کورتە فیلمی ڤالانتاین بوو دواتر فیلمی ڕێگای مەرگ بوو دواتر ئەم زستانە فیلمی کورتە فیلمی قەیرانمان تۆمار کرد و دوایین ئیشیشمان جەژن بوو کە شتەکان ڕاستە تەنز ئامێز بوون بەڵام گەیاندنی پەیام بووە ینی ئێمە ڕاستە لەو کۆمەڵە ئەکتەرە زۆرەی کە لە ناوماندا توانین یەکێ لەو شتانێک کە وەکو ڕەخنە لای ئێمە وەرگیراوە وەکو گروپەکە کەمی ڕێژەی ئافرەت بووە لە ناو گروپەکە کە ئەمە تۆ ئەگەر چەند هۆکارێکی لە پشتە مەسەلەن یەکێ لە هۆکارانە ئەبینی
بەداخەوە دۆخی خراپی لایەنی ئابووری خەڵکی وای کردووە چەند کەسێک ئەم هەلە بقۆزێتەوە بەشداریکردن لە ڕیکلامێکا بۆ 50,000 و بۆ 600,000 و بۆ کولفەیەکی مادی و دەورێکی نواندن و کولفەکەی ئەوەنەیە. ڕاستە لەوانەیە کەسەکە ئەوەنەی کە لەبەر محتاجی پارەکە ئەیکاتەوەنە لەبەر ئەوە نەیکات کە خولیایەکی هوەری خۆی بێت. بەڵام بەداخەوە لە هەر شوێنێکە تۆ بەهای کارەکەت گۆڕیەوە بە مەبلەغی پارە بەهای خۆی ناپێکێت. جاکە ینی ئەمە ئەتوانین بڵێن بەشێکی دووری کە کارکتەری ئافرەت یان ئەکتەری ئافرەت لە گروپەکەی ئێمە لە گروپی هوەری خێزان هۆکار ئەوە بووە کەمن ئەوانەی ئامادەیان تێدایەوەکو خۆ بەخش ئیش بکەن بەبێ هیچ بەرامبەرێک. و تۆ کە ئیشێک ئەەکەیت زۆر و بۆری دائیمەن ڕخنەی زۆری لێ ئەگیرێ کەم و خۆت بێ شتەکانیش بۆیە بەشی ناومان ناوە گروپی هوەری خێزان. ئێستا من لە فیلمی لە کورتە فیلمی ڤالانتاینە لە قەیرانە لە دوایین شەکە لەسەر جەژن بووە مناڵەکەم و خێزانەکەم دەوریان بینیوە لەگەڵ خۆما لە ئیشی هوەریە. کاکاوکار کاتی بەرنامەم زۆر کەمەوە بەڵام جا پرسیارم بۆ تۆ ئەمەوێت بزانم ئافرەت لە دیتگەی تۆ چی ئەگەیەنێت؟ تێڕوانین تۆ بۆ ئافرەت چییە؟ زیاترینی هەوڵداوە لە تێکستەکان تا چۆن ئافرەت بنوێنی؟ خۆی ئافرەت خوشکتە، ئافرەت دایکتە، ئافرەت کچتە، ئافرەت خێزانتە کەواتە هەر چواردی دوو بۆ چوونەکە لەوەدا کۆ دەبێتەوە کە ئەمڕۆ بەداخەوە کە کۆمەڵگایەکەی ئێمە هەرچەنە لەم بە ئام تا ڕادەیەک پێشکەوتن هەیە و ئاعترافکردن بە ئافرەتەیە مرۆڤ ئەبێت وەکو مرۆڤ سەیر بکرێت. بەندرێک بەوە بکەم کە تۆش وەکو من ئازادیت هەیە، تۆش وەکو من بەرجەستەکردنی مافەت هەیە. تەنها شتێک کە من ناتوانم بچمە ژێرباریەوە ئەوەیە کە من ناچمە قەبری خێزانەکەمەوە بۆیە ناموسی خێزانەکەم ڕەبتی بەخۆیەوە هەیە نەک من. بە خراپەیەکی خوشکەکەم من ناشکێم کاریگەری لەسەر کەسایەتی خۆی دروستەکە. ئەمە وەکو لە دیدگای منەوە ئەمە نەبەستەوە کە پێناسەی ئافرەت بکەی بەوەی کە بەڵێ ئافرەت نیوەی کۆمەڵە ئافرەت ئەگەر پیرۆز نەبێ خوای گەورە بەهەشتی نەدەخستە ژێر پێیەوە. هیچ کاتێک لە هیچ دەقێکی دینیا باسی ئەوە نەکراوە کە تۆ چاکە و پیاوەتیت بەسەر مرۆڤایەتیەوە هەیە گەر کوڕەکەت گەورەکەی. بەڵام پێغەمبەر درود و خوای لێ بێ فەرمێ هەر کەسێک بە چاکی بە پاکی دوو کەچ پەروەردە بکات هاوشانی منە لە قیامەتە. ئێترەوەی کە پیاو سالارانە ئەڕوانێت ئەمە بەسە بۆ ئەو ئەمە جاوێکی دێتوانم بڵێن دروستە بۆ ئەو دەستەکانە خۆش بەکاوکار زۆر سپاس بۆ ئەو بیرکردەوە و هیواداریشم بەرهەمە هونەرەکانت دابچیتە پێشەوە. هیوادارم بناسرێت و کاری زیاتر بکەیت و زیاتر کاتی خۆشە تەرخانکەی بۆ هونەر بەڕاستی. دەستخۆشی لە بینەران وەکەم کە تا ئێستا لەگەڵم بوون سپاس بۆ ئێوە. ئەمێ ئەو بڵم کەەوە ئەو بەرنامانی من پێشکەشی ئەەکەم بە هاوکاری ڕێکخراوێکێتی ئافرەتانی کوردستانە ئەنجومەنی دەوروبەری سلێمانی. سوپاس بۆ هەموو لایەک و سوپاس بۆ میوانەکەشم کاتێکی خۆش.